إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ثم أما بعد، گەورەی و سوودەکانی وشەی پیرۆزی ئەستەغفر الله. ئەستەغفر الله واتە خودایە تاوانەکانم بۆ بپۆشە و لەسەری سزام مەدە. سوودەکانی لەوەدایە کە فەرمانی خوایە بۆ بەندەکانی وەکو پێغەمبەر نوح بە قەومەکەی ڕاگەیان: ئیستەغفروا ربکم إنه كان غفارا. خدا پەیامی ئەوەیە بۆ ئێوە بەردەوام داوای لێخۆشبوون لە خوا بکەن، دان بنێن بە سیفەتی غەفار و لێخۆشبوونی خوا تەبارەکە وتەعالە. گەر ئێوە وا بکەن: یورسیلی السەماء عەلەیکم میدرارا. ئاسمانەکان ئاسمان بەخۆر خوای گەورە دەینێرێتە سەرتان بە بارانی بە لێزمە بەردەوام. ئیمامی عومەر جارێکیان چوو بۆ نوێژی بە بارانە و دوور کە عاسونەتی کرد و تەنها ئەستەغفر اللهی فەرموو. وتیان بۆ دوعایتر ناکەی؟ فەرمووی: ئەڵقەی بەهێزی داواکردنی باران لای خوا کە ئیستیغفارە، بەوە داوام کردووە کە باران هەر بەو ڕێگەوە خوای گەورە دەینێرێ بۆ بەندەکانی. ئەگەر ئێوە ئەستەغفر الله بکەن یومدیدکم بئەموال، جۆرەها ماڵ و سامانی جیاوازتان پێدەبەخشێ، وەبەنین، خوا منداڵتان پێدەدا، هاوسەرتان پێدەدا. ئەوانەی بێ هاوسەر و بێ منداڵن ئەتوانن ئەستەغفر اللهی بەردەوام بکەن تا خوای گەورە لەسەر بڕیاری خۆی پێیان بەخشێ. ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. خدای گەورە کانیەکانتان بۆ ئەبوژێنێتەوە، باخەکانتان بۆ ئەژێنێتەوە، و باخە بێوێنەکانی بەهەشتیشتان لە ئەنجامدا پێدەبەخشێ. پێغەمبەر هود فەرمووی داوای لێخۆشبوون کەن لە خوا، گەر ئێوە وا بکەن یەزیدکم قووەةً إلى قووەتیکم، هێز و تواناکانتان بۆ زیاد دەکات لە هەموو بوارەکاندا. ويمتعكم متاعا حسنا. خدای گەورە هەموو پێویستیەکانی دنیاتان بە زیادەوە پێبەخشێ. ويؤتي كل ذي فضل فضله. و هەموو یەکێ لە چه ئاست و پلەیەکا بێ پلەی بەرز دەکاتەوە و نزیکی دەکاتەوە لە خۆی. داوای لێخۆشبوون لە خوا ڕزگاربوونە لە سزاکانی خوا. وما كان الله معذبهم وهم يستغفرون. هەتا ئەوان داوای لێخۆشبوون کەن خوای گەورە سزایان نادا. پێغەمبەری خواژە فەرمی عليه الصلاة والسلام: العبد آمن من عذاب الله ما استغفر الله. مرۆڤ هەتا بڵێ ئەستەغفر الله پارێزراوە لە هەموو سزاکانی خوا تەبارەکە وتەعالە. ئیمامی عەلیە فەرمێ: ما ألهم عبد الاستغفار إلا أن الله تعالى يحب أن يستغفر له. هەر کەسێک خوای گەورە بیخاتە دڵ و دەرونی داوای لێخۆشبوون لە خوا بکە، بۆ چێ پێی بەخشی داوای لێخۆشبوون لە خوا بکە؟ خوا خۆی بۆ پێی ئەدا، چکە پێی خۆشە لێی خۆش ببێ. داوای لێخۆشبوون سونەتی سەرجەم پێغەمبەر عەزیزەکانی خوایە. پێغەمبەر ئادەم فەرمی: ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. خدایە ستەممان لە خۆمان کرد، گەر لێمان خۆش نەبی و بەزەید نەبێ بۆمان لە زیان لێکەوتوان دەبین. پێغەمبەر نوح فەرمی: وإلا تغفر لي وترحمني أكن من الخاسرين. خدایە ئەگەر لێم خۆش نەبی و بەزەید نەبێ بۆم لە زیان لێکەوتوانە بم.
پێغەمبەر سولەیمان و پێغەمبەر موسا وتیان ڕەبەنە اغفر لی، خوایە لێمان خۆش بە. پێغەمبەران سەرجەم بەو شێوە بوون، پێغەمبەری ئازیزی ئێمەش ڕۆژانە سەتان جار داوای لێخۆشبوونی کردووە لە خوای گەورە تەبارەکە و تەعالە. داوای لێخۆشبوون وامان بۆ کات کە کارە چاکەکانمان خوا لێ قبوڵ کات. خوای گەورە سەبارەت بەوانەی کە داوایان کردووە و تویانە خوایە فەغفر لەنا ذنوبنا وئیسرافنا فی ئەمرینا، خوایە لە گوناهەکانمان خۆش بە، زیادە ڕەویەکانمان ببوورە. فاستجاب لهم ربهم أني لا أضيع عمل عامل، خوا بەڵێنی پێدان کە کارەکانیان زایع ناکە ون ناکە، پاداشتیان بۆ زیاد دەکا. داوای لێخۆشبوون وامان لێ کە ببینە خاوەنی ئەجرێکی زۆر گەورە. من استغفر للمؤمنين والمؤمنات كتب الله له بكل مؤمن وكل مؤمنة حسنة. هەر کەسێ لە دوعاکەیە بڵێ خوایە لەسەر جەم بڕواداران خۆش بە پیاوان و ئافرەتانەوە، خوا بە هێندەی هەموو یەکێک لە بڕوادارانی پیاوان و ئافرەتان ژمارەیان چەندە ئەوەندە چاکە بۆ خاوەنان و سێ. ئەگەر دەتەوێت ملیارێک و 900 میلیۆنت دەستکەوێت چاکە بە یەکجار بڵێ خوایە لە هەموو موسڵمانانی زەوی خۆش بە. ئەگەر دەتەوێت زیاتریکەی بڵێ ئەوانەشی کە زەویان بەجێ هێشت و گەڕاونەتەوە لای تۆ یا رب العالمین. داوای لێخۆشبوون لە خوا خەڵاتی لێخۆشبوونی خوامان بەدەست دەخا. خوای گەورە فەرمێ ئێوە تخطئون بالليل والنهار، شەو ڕۆژ لە تاوانە. فاستغفروني أغفر لكم، هێ داوای لێخۆشبوونم لێکەن بالەتان خۆش بن. لەبەرەوە یە ابنە ئادەم، مرۆڤ ئەگەر گوناهەکانت بە هێندەی بەرزایی ئاسمان گەورە بێت بەرز بێ، ثم استغفرتني، بەس داوای لێخۆشبوونم لێکەی، لە هەر هەمووی خۆشە بن و زۆر ئاساییە لە. بۆیە ئینە صاحب الشمال، ئەو فریشتەیە کە تاوانەکانە نووسێ 6 ساتی جیاواز دەوەستێت. فإن ندم واستغفر ألقاه، ئەگەر ئەو مرۆڤە پەشیمان بێ و داوای لێخۆشبوون کە ناینووسێ. ئەگەر داوای لێخۆشبوونی نەکرد ئەو جار بە تاوانێک لەسەری دەنووسێت. داوای لێخۆشبوون دەبێتە سەدەقەی جاریە و خێر و نەبراوە بۆمان لە دوای مردنمان. ترك ولدا يستغفر له من بعد موته، کام خێرە ئەو خێرەیە کە مناڵێ بەجێبێرە لە دوای خۆی داوای لێخۆشبوونی بۆ بکە. گەر دەتەوێت پلە بەرزەکانی بەهەش بەدەستبێنی، حەد لەو ڕێگەیەوە بەدەست دێ. إن الله ليرفع للعبد الصالح الدرجة في الجنة، باوکو دایکی چاک خوای گەورە پلەی وا بەرزیان پێبەخشێ لە بەهەشتا، خۆیشیان سەریان سوڕماوە. خوای گەورە فەرمێ بەچی پێتان بەخشرا؟ بئیستیغفار ولدك لك من بعدك، چونکە منداڵەکانت لە دوای خۆت چیان بۆ کرد؟ چیان بۆ نارد؟ داوای لێخۆشبوونیان بۆ کردی. لەبەرەوە گەورەترین خەڵاتێکی تۆ بۆ مردووانت داوای لێخۆشبوونە. داوای لێخۆشبوون وامان لێ کات کە دڵخۆشی قیامەت بین. لە قیامەتە هەمووی غەم و تەم دایگرتووە، لە هەموو کاتەکانی زیاتر کەی ئەو کاتێک کە نزیکی وەرگرتنەوەی نامەی ئەعمالە. شێ لەوێ دڵی خۆشە؟ ئەو کەسەی ئەستەغفیرڵای زۆر کردووە لە دنیایە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ طوبى لمن وجد في صحيفته استغفارا كثيرا، مژدەی گەورە بۆ ئەو کەسانەیە کە لە قیامەتە نامەی ئەعمال وەردەگرنەوە دەبینن تیایدا داوای لێخۆشبوونی زۆریان کردووە لە خوا تبارك وتعالى. من أحب أن تسره صحيفته فليكثر فيها من الاستغفار، هەر کەسێ پێی خۆشە نامەی ئەعمالی وەرگرتەوە لە هەموو کەس دڵشادتر و خۆش و کامەرانتر بێت، با ئەستەغفیرڵڵا زۆر بکات لە دنیادا. داوای لێخۆشبوون لە خواوەمان بۆ کات کە سەرکەوتن بەدەستبێنین بەسەر دوژمنانمانە، ئەوانەی کە داوایان کردووە ڕەبەنا فەغفیر لەنا، خوایە لێمان خۆش بە، خوایە جێگیرمان کە لە ڕوبەڕووبوونەوەی دوژمنان و زاڵمان کە بەسەریان. فآتاهم الله ثواب الدنيا وحسن ثواب الآخرة، خوای گەورە پاداشی دنیا و داواکاریەکانیان کە سەرکەوتن و ئەوانی ترە لە دنیایە بەهۆی ئەوەی کە یەکەم وشەیان خوای لێمان خۆش بە. لەبەر ئەوەیە خوای گەورە داواکانیان لێ قبوڵەکە. دەوای هەموو تاوانەکانمان بەڕاستی داوای لێخۆشبوونە. ما من عبد يذنب ذنبا، هەر مرۆڤێ هەر تاوانی ئەنجام بە،
دوای ئەوە بڕوا دەستنوێژ یەکرێ و دوور کە ئاسوونەت کا و داوای لێ خۆشبوون بکە بۆ ئەو گوناهە لە خوا ئیلا غەفەڕ الله له ئیلا خوای گەورە لێی خۆشە بێ بۆی دەسڕێتەوە. داوای لێ خۆشبوون لە خواوامان لێ کات کە بێتاقەتی و غەمی دڵمان نەمێنێت. خۆشەویستمانە فەرمێ ئینەه لەیوغان على قلبی وإني لأستغفر الله 70 مرة. جاری وا هەیە غەمێت تەمێک دامەگرێ بۆ ڕزگاربوون لەم غەم و تەمە 70 جار لەسەر یەک ئەڵێم ئەستەغفر الله واتوب إليه بۆی غەم و تەمم لێ بڕەوێتەوە. داوای لێ خۆشبوون دەلیلی ئیمانە ئەوەی نەبوو بێ لە قیامەتە هیچ فریای ناکەوێ. وتیان ئەی پێغەمبەری خوا عەبدوڵای کوڕی جەدعان پیاوێک بوو لە زمانی نەفامیان مرد، پیاوێکی زۆر خێرکەر و چاکەکار بوو. ئایا ئەو خێر و چاکەی بۆ قیامەت سوودی پێگەێنێ؟ فەرمووی لا ينفعه، قەت سوودی پێ ناگەێنێ. بۆ سوودی پێ ناگەێنێ؟ لأنه لم يقل يوما ربي اغفر لي خطيئتي يوم الدين. هذا بر أوي سوودی پێ ناگەێنێ. چونکە تەنها ڕۆژێکیش لە ژیانیا نەیوت خوایە لێم خۆش بە لەو ڕۆژەی کە بەندەکانت تیادا کۆ دەکەیتەوە، لەبەرەوە ئەو کارە چاکانە هەمووی سفر کرایەوە، هیچی بۆ نانووسرێن. لێخۆشبوون ئەگەر ئێمە داوا نەکەین بەڕاستی ئەمە نیشانی منافقەکانە کە پێیان دەڵێن وەرە بە یەستەغفر لەکم ڕەسوول الله، پێغەمبەر داوای لێخۆشبووندان بۆ بکات لەوە ڕؤوسەهم مل دەکەن بەو لایە و سەرکێشی ئەکەن و نایانەوێ. داوای لێخۆشبوون لە خوا توێشووی تەنگەشە و موسیبەت و کارەساتەکانە. ئەفەرمێ ئەگەر خۆرگیران و مانگیران و کارەساتی لافا و بوومەلەرزە و بورکان و ئەمانە هاو چی بکەین ئەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام؟ ئەفەرمێ فەفزەعوا إلى ذکر الله والدعاء والاستغفار. ئالەو ساتە مەترسیدارانەدا ئێوە ئەستەغفر الله زۆر بکەن، دوعا زۆر بکەن، یادی خوا زۆر بکەن. داوای لێخۆشبوون لە خوا کلیلی نەجاتبوون و ڕزگاربوونە لە جەهەنەم. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام ئامۆژگاری ئافرەتانی کرد لە ڕۆژی جەژنا و پێی فەرموون ئەی ئافرەتان تەصەدەقنە وەلەو من حولیکن، ئەگەر خێر و چاکە زۆر بکەن ئەگەر نیتانە لە خشلەکانتان ببەخشن، وەئەکثرنە من الاستیغفار، ئەی ژنانی مسڵمانان زۆر داوای لێخۆشبوون کەن لە خوا، چونکە فەئینی ڕایتوکن ئەکثەر ئەهلی النار، من بینیم زۆرینەی جەهەنەم هەمووی ژن بوو. ئافرەتێک گوتی بۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمی لەبەرەوەی تکثیرنە الشکات، لە ڕیوایەتێکا تکثیرنە اللعن، لەبەرەوەی بۆڵەبۆڵ زۆرەکەن بەسەر مێردەکانتان، ئاشکات زۆرەکەن لەسەر مێردەکانتان، لەعنەت و نەفرەت و دوعای خراپ زۆرەکەن، و چاکەی مێردەکانتان لە پێش چاو نییە. کەواتە ئەی ئافرەتانی مسڵمانان بەتایبەت داوای لێخۆشبوونێکی زۆر لە خوا بکەن تەبارەکە وتەعالا بۆ ئەوەی لە جەهەنەم دەرباز بن. داوای لێخۆشبوون وامان بۆ کاکە ڕەحم و بەزەی خوامان بۆ مسەوگەر بێ لەولا تەستەغفرون الله ربکم لعلکم ترحمون. دەتانەوێت خوا ڕەحمتان پێکە؟ بەڵێ. داوای لێخۆشبوون لە خوا بکەن. دەتانەوێت خوا نزیکتان کاتەوە لە خۆی؟ بەڵێ. ئینە ڕەبی قەریب مجیب، خۆی نزیکە و نزیکیشتان دەکاتەوە لە کاتێکە ئێوە داوای لێخۆشبوون کەن لە خوا تەبارەکە وتەعالا. ئایا دەتانەوێت خوا خۆشی بوێن؟ یحب التەوابین، ئەوانەی داوای لێخۆشبوونەکەن و تۆباکەن خوا زۆری خۆشەوێت. وەکو پێغەمبەر شوعەیب عەلەیهی السەڵات وەسسەلام فەرمووی ئیستەغفروا رەبەکم ثم توبوا إليه إن ربي رحيم ودود. داوای لێخۆشبوون کەن لە خوا، خوددا بە بەزەی و زۆریشی خۆش دەوێن ئەگەر ئێوە ئاوا داوای لێخۆشبوون کەن. داوای لێخۆشبوون لە خوا وا دەکات دڵمان هەردەم پاک بێ و مۆری لەسەر نەندرێ، چونکە إن العبد إذا أخطأ خطيئة نكتت في قلبه نكتة سوداء. مرۆڤی مسلمان ئەگەر تاوانێکی کرد نوقتەیەکی ڕەس لەسەر دڵی دەدرێ. فإن نزع وندم واستغفر صقل. ئەگەر پەشیمان بێ و داوای لێخۆشبوون کە ئەو نوقتە ڕەشەی لا ئەبرێ لەسەر دڵ و بۆی پاگەکرێتەوە. ئەگەر داوای لێخۆشبوونی نەکرد نوقتە لەسەر نوقتە هەتا دەبێتە یەک پارچە ڕەشی و یەک پارچە پەڵە و ئەستور دەبێ و دەبێتە مۆر و ئەمجا ئەخفالها دائەخرێ و ئەمجا مقلب القلوب هەڵیەجێڕێتەوە، ئەمجا حەق بە ناحەق ئەزانێ و ناحەقی بە حەق ئەزانێ. لە چیەوە دەستی پێ کرد؟ داوای لێخۆشبوونی لە خوا
نەکرد. داوای لێخۆشبوون لە خوا کارێکی زۆر زۆر بایەخی گرنگە لای خوا، گرنگی زۆر تایبەتی هەیە لای خوا. إن الله لا يعجب من عبده، خوا زۆر بایەخ بە وتەی عەبدەکەی ئەدا کە تاوانەکە ئاڵێ خوایە لێم خۆش بە. خوای گەورە فەرمی علم أن له رب يأخذ بالذنب ويغفر الذنب. ئەو عەبدە زانیتی خودایەکی هەیە سزای دەدا لەسەر تاوانەکانی و دەشتوانێت لە تاوانەکانی خۆش بێ. ئەوە لە هەموو گوناهەکانی خۆش بوون. خۆیە فەرمێ خوای گەورە چیە فەرمێ؟ من علم أني ذو قدرة على مغفرة الذنوب غفرت له ولا أبالي. هەر کەسێ دڵنیا بێ کە من دەتوانم لە هەموو گوناهەکانی خۆش ببم و بیبەخشم، بەڵێن بێ لە هەموو تاوانەکانی دەبەخشم و خۆش دەبم و زۆر کارێکی ئاساییە لای من. ئەگەر دەتەوێت لە پیلانەکانی شەیتان ڕزگارێ بێ ئەستەغفر الله زۆر بکە. پێغەمبەر فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام شەیتان بەخوای گەورەی ود وعیزەتیکە لا ئەبڕەح ئوغویهم ما دامت ئەڕواحهم فی ئەجسادهم. سوێن بە شکۆی تۆ ئەی خوایە حتا ئەو مرۆڤانە ڕۆحیان لە جەستەیانە بێ دەبێ فریویان بێ سەریان لێ بشێون. ئەی خوای گەورە فەرمووی چی؟ وعیزەتی وەجەلالی لأغفرن لهم ما استغفروا لي. سوێن بێ بە ڕێز و شکۆی خۆم حتا ئەوان داوای لێ خۆش بوون کەن ملیان خۆشە بوون. چەند جار؟ حتا ئەوان داوا بکەن ملیۆنەها جار نەک هەزاران جار. ئەی شەیتان نەیوتی ئەو خەڵکە سەرقاڵم لە ناوم بردن بە تاوان و گوناه وأهلكوني بالاستغفار ولا إله إلا الله. گوناهێکی زۆریان پێکەم لە پڕاشت هەمووی پوچەکەن وڵێن ئەستەغفر الله تتەوە حەچی ئێمە زەحمەتم کێشا لەگەڵ هەمووی ڕۆی. لەبەرەوە ئاگار لە ئەستەغفر الله بێت. ئەگەر ئەوە گرنگ نەبووایە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیەکردە دەستپێکی مسلمانبوونی هەموو مسلمانی. هەر کەسێ تاریخی کوڕی ئوشەیمە فەرمیە مسلمان بووە یەکەم شت نوێژی فێرە کرد، دوای نوێژ چی فێرە کرد؟ من و تۆ بینە چین تەجویدی فێرەکەین هەندی علومی فێر نای فەرموو بەستە بڵێ اللهم اغفر لي خۆی شتا بسم الله ئێمە بینەڵێن حی لەمە خۆی شتا گوناهی نەکردووە تازە مسلمان بوو. اللهم اغفر لي وارحمني واهدني وارزقني. خوایە لێم خۆش بەسەرەتا ئەو جار بەزەید هەبێ بۆم ڕزقم بە هیدایەتم بە. وتیان جا ئەگەر ئەمە بڵێ گرنگی لە چیایە؟ فەرمووی ئەگەر ئەمە بڵێت هؤلاء تجمع لك دينك ودنياك. دین و دنیا و قیامەتە هەمووی مسۆگەرەکە ئەو چوار وشەیە. ئەگەر دەتەوێت دوعاکانە قبوڵ بێ داوای لێخۆشبوون زۆر بکە لە خوا. ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەل ئیمامی ئەهلی سونە و جەماعە شەوێکیان لە تاریکایی شەوی ساردی زستانە لە ماڵ چووە دەربۆ مزگەوت تا شەو نوێژکە. تەماشای کرد مزگەوت داخراوە. چوو بۆ مزگەوتەکەی فەرعەکەی ئەو سەرویش داخراوە. ڕەهێڵەی باران و سەرما. چوو بۆ مزگەوتی ئەولا هەر داخراوە. ناچار لە ڕێگەیە ویستی بگەڕێتەوە بەرەو ماڵ سێرەکە یەک دوکان کراوەتەوە دوکانی نانەوایەک. نانەواکە بینیتی بەزەی پێهاتە وتی وەرە باوکم وەرە ئێرە ئەمە فڕنەکەم تەنورەکەم داگرسانووە و گەرمی شەو شوێنیشم هەیە گەر نوێژەکەی. ئەفەرمێ چەند کات نوێژەکەم کرد گوێم لێ بوو ئەم کابرایە هەر هەویریە شێلای وەستەغفر الله وەتوب ئیلەیه. هەر هەویریە شێلا سەرسام بووم ئەرێوتم برا ئەم هەموو ئەستەغفر اللهە هەر ئەستەغفر الله ئەکەی ئەمە بووە. وتی آخر من هەچێ دوعایەکەم هەیە لە دنیایە خوا بۆ ئەستەغفر الله بۆی هێناومەتە دی بەس یەک دوعام ماوە. وتی چییە و دوعایە؟ وتی دوعاکەمەوەیە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ببینم بە چاوی خۆ. دەویتی بەخوا ئەستەغفر اللهکەی تۆیە ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەلی بەمشەوە سەرگەردان کرد شوێن نییە بچێ نوێژی لێ بکە ئیلا هاو بۆ لای تۆ ئەوە خۆم و لە خزمەتە. ئەگەر دەتەوێت داوای لێخۆشبوون لە خوا بکەی دڵنیا بە لە ناوچوون ڕزگارت دەبێ. نوعمانی کوڕی بەشیری سەحابی خوای لێ ڕازی بێ فەرمیێ وەلا تولقوا بئیدیکم إلى التهلكة. ئەزانی مەبەسی لە چییە؟ مەبەسی لەوەیە کە تۆ تاوان کەی نەڵێی دخوایە داوای لێم خۆش ببە. وا مەکەن ئەوە لە ناوچوونە. هەر تاوانێکە کرد بڵێ خوایە لێم خۆش بە خوای گەورە دەست بەجێ لێت خۆشە بێ. دوو خەلیفەی گەورە ئیمامی عومەر و ئیمامی عەلی ئەفەرموون چی؟ عجبت لمن يهلك والنجاة معه. زۆرم سیر لێ دێ مرۆڤ لە ناوچێ کاتێ هۆکاری دەربازبوونی لەگەڵا. کامێ هۆکاری دەربازبوون؟ فەرمی ئەلیستیغفار. بڵێ خوایە لێم خۆش بە خوای گەورە دەربازێکە ڕزگارێکە لە هەموو گرفتێ. داوای لێ خۆشبوون واو لێکە ئەخلاق ڕێک بێت.
تۆزێ زمانیش پاک بێ شەڕ نەبێ لە حەدیثێکە هەرچەندە ضەعیفە لای ئیمامی ئەبوو داود حودەیفا فەرمێ شەکەوت ذەرەبە لیسانی عەلی ئەهلی وتم ئەی پێغەمبەری خوا زمانم زۆر شەڕە بەتایبەت بەرامبەر خێزانم چی بکەم بۆی نەجاتم بێ لەمە فەرمی ئەینە ئەنتە من الاستیغفار بۆ داوای لێخۆشبوون لە خوا ناکەی دیارە گەروا بکەی زمانت ڕێک و پاک و پاراو دەبێت سەحابیەکان دایمەن بەردەوام سەرقاڵ بوون بەم کارە چاکە وەکو ئەبوو هورەیرە فەرمی والله إني لأستغفر الله وأتوب إليه في كل يوم 12,000 مرة أبو هريرة صحابي خدو صحابي جني والله عليه همور رجع 12,000 جار عليهم أستغفر الله وأتوب إليه فبعد 12 جار بيلي ابن تيمية أفرمي كليلي كردنوي هموش شكان زانيشيا أستغفر الله وأتوب إليه والله إنها لتعزم علي المسألة الواحدة فأستغفر الله 1000 مرة أو زال فيفتحها الله علي بخدا باسي واهي قد تيناقم كسي جنية يمقيني روى كما أخواه هزاء جار لهم أستغفر الله وأتوب إليه أخوائي قبل ما نو واتای ئەو دقەیە ئەو مەسەلەیە ڕێک دەخاتە دڵم و دڵ دەروونمەوە و پێی دەزانم و ئاگامێر بێ لەکەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیەتی داوای لێخۆشبوون کەن لەخوا لە دوای لەسەر ئاو بۆ چکە لەو ساتەیە غافڵی لە زیکری خوا هاتیە دەرەوە بێ بڵێ چی غفرانەکە غفرانەک خوای لێخۆشبوونت داواکەم لێخۆشبوونت داواکە داوای لێکردوین لە نیوەی شەو سێیەکی شەوە خوا دێتە ئاسمانی دنیا فەرمێ من یەستەغفرونی لە هەموو دوعاکانە چێ ئێستا داوای لێخۆشبوونم لێکا با لێخۆش بن ئەوانەی شەو نوێژەکەن لە پارشێوە بێت چی بکەن وبالأسحار هم يستغفرون لە پارشێوەکاندا داوای لێخۆشبوونەکەن لە خوا پایەداران لای خوا چێن والمستغفرين بالأسحار ئەوانن کە ئالەو ساتەیە داوای لێخۆشبوونەکەن کاتێ کوڕەکانی پێغەمبەر یعقوب داوایان لە پێغەمبەر یعقوب کرد وتیان یا ئەبانە استەغفر لەنا کەی داوای لێخۆشبوونی بۆ کردن پارشێ و سەحەر لەو کاتەیە چونکەوە تا خوا لەو کاتە داوای ئەستەغفر الله لێکا کەواتە 5 دقە 10 دقەیە پێش نوێژی بەیانی دەبێت ڕاوەستی کاتی نوێژ نییە کاتی ئەستەغفر الله وأتوب إليه بيانيان فيري كردين بيغمري خو عليه الصلاة والسلام والله ما أصبحت غداة قط إلا واستغفرت الله فيها 100 مرة والله بياني نهاتو بسرما إلا صجر ثم أستغفر الله وأتوب إليه أما شيء بيغمر صلى الله عليه وسلم وفيري كردين سيد الاستغفاريش بلا يدو عكاني تريش ولا روجي شاص 100 جار فرميتي لما زي 100 جار زيادة فرميتي خويا ليم خوش بو رحمن بيبك توزور برحمي لكوتاي مجلسكانا فرميتي سبحانك اللهم وبحمدك اللهم اغفر لي فيري كردوين لدواي سنتي ضحى 100 جار بلين ربي اغفر لي وتب علي إنك أنت التواب الرحيم كان يقول في دبر الصلاة العزيزة كضحايا شيء 100 جار أو ذكري دوباره كردوا نيوج لاستفتاحة سلتاي نيوج داوي لي خوش بنيتي ركوع وسجود سبحانك اللهم وبحمدك اللهم اغفر لي داوي لي خوش بونا لبيني سجدكانا كهلصيتوا ربي اغفر لي ربي اغفر لي هذا لي خوش بونا لدواي تحيات فيري ابو بكر كفرمي بلي اللهم اني ظلمت نفسي وهتا فاغفر لي هذا لي خوش بونا بيش سلام دانا واخر شتي نياش هر داوي لي خوش بونا دواي سلام دانا ولا باتي بلي خوا قبوليك ابي بلي استغفر الله استغفر الله استغفر الله بو شكت خوا ونيوش بو خوا وستان بو خوا ئاوای تەحزوری خوا چی قبولکە هاقا داوای لێ خۆشببوون بۆی خوای گەورە پڕی کاتەوە حەجی تەواو کراڵی شکر بوون بە حاجی فإذا أفضتم من عرفات تأخيري فاستغفروا الله لە چی تۆ حەج کردووە ئاوا حەج کرێ داوای لێ خۆشببوون کە بەخوا وەکو یەکێک لە تابعین فەرمێ استغفارنا يحتاج إلى استغفار بەخوا داوای لێ خۆشببوونەکانیشمانە ئەترسم بە تاوان لەسەر نووسێ و نەسەقە دەیکەین پێویستە لەویش داوای لێخۆشبوونی تر بکەین بۆ خوا تەبارەکە وتەعالا تا لێمان خۆش بێ ئەچن بۆ سەر قەبرانیەوە بۆ ڕۆن لە دوای جەنازە ئیشیەوە چییە زانیمان شێوێ ئەجر بۆ ئێوەی بۆ مردووەکە استغفروا لأخيكم وصلوا له التثبيت
فإنه الآن يسأل. إمام عثمان فرمي جنازەکەی کە ئاشاردەوە خۆڵەکەی درا بەسەرا و تەواو بۆی فەرموو وەرن چێ بێت ئێوە چیاتون وەرن داوای لێخۆشبوون بۆ ئەم برایەتان کەن یا ئەم خوشکەتان و داواکەن خوا یارمەتی با وەڵامی دوو مەلایکەکە باتەوە چونکە ئێستا پرسیاری لێکرێ ئەگەر خەبەری شەهیدبوون یەکێکمان بە گوێکەوت دەبێت داوای لێخۆشبوونی بۆ بکە لەسەر مینبەر نەیجێڕایەوە شەڕی مۆتە فەرمووی ئیستوشهید جعفر فاستغفروا له ئەوە جعفر ئاڵاکەی هەڵگرت ئەوە شەهید بوو مسلمانە چی بێت داوای لێخۆشبوونی بۆ بکە کەواتە تۆش ئەگەر بیستێ فڵان کەس وەفاتی کرد یەکسەر داوای لێخۆشبوونی بۆ بکە لە خوا تەبارەکە وتەعالە حتى لصلاة زيد كري أرقام فرمي كنا إذا سلمنا على رسول الله صلى الله عليه وسلم أجر يما سلام من كردا إلى بيغمر يا والله من باتوا دمانو عليكم السلام ورحمة الله وبركاته ومغفرته خواج لي وخوش بي بيغمر يخو عليه الصلاة والسلام أجر يشي هستي كرا أخيري 8 ونزيق بوت ولا مارك فسبح بحمد ربك واستغفره پیغمبر صلی الله علیه وسلم لدواي او هر سبحان الله وبحمده استغفر الله شكوني شاني السلام اي جيش تروح ششان يكم كلمه بشي داواك الى اخوه اللهم اغفر لي وارحمني خويا اليوم خوش بالرحمه بيبكى اجا دعاء بو هر مسلمان كل زندو مردو اللهم اغفر له وارحمه خويا لي خوش بالرحمه بيبكى شاكثرين صيغي داوي لي خوش بون الاخوه سيد الاستغفار كلبرتانا بيانان ويوارا باشان من قال أستغفر الله الذي لا إله إلا هو الحي القيوم وأتوب إليه غفر له ذنوبه وإن كان قد فر من الزحف حرج يقجر أمبري أستغفر الله لروايتك عظيم ثانية الذي لا إله إلا هو الحي القيوم وأتوب إليه وثمان لقرباني ربربونوي كافران راكرد بخوالي خوشة يا گۆڕەپانی ڕاکردنە چییە الفرار من الزحف یەکێکە لە حەو گوناها گەورە لە ناوبەرەکەی ئینسان بەچی لێ خۆش بخوا بە یەک جار وتنەوەی ئەوە بەڵام خۆ تۆ نابێ گوناها بە عەمدەن بیکەیت و بڵێ دواییش ئەستەغفیرەکەم و فیاڵەکەم لە خواوەی سەرمەوە المەکر والخداع في النار يخادعون الله والذين آمنوا فیاڵ لە خوا ناکرێ پێغەمبەر فەرمیێ صلى الله عليه وسلم ما أخشى عليكم الخطأ ولكن أخشى عليكم التعمد من ناترسم إيوه قناه بهالب كان داترسم بأنقذ بكن أما خثر لا إخوة تبارك وتعالى ببرنامه وبيرويشتوي يا أبلي ربي اغفر لي وتب علي إنك أنت التواب الغفور يا تواب الرحيم إمام عمر من الله يبيني مال دعوة بي فرمو دعواك لا خوال عمر خوش بي شكتو يشتا قناه هدنا كردو أبو هريرة دوسي من الله يبيني وتورن بارك ثانية أوم بوبلين وتيانشي وتيبلين اللهم اغفر لي أبي هريرة خوال أبو هريرة خوش بي كأوان دعاء كنت آمين خويا دعاء من الله نقبل كمانا يشتاقونه تاواني أن نكرت لكوتايا علين خويا جورا بياد من دينيت وسارعوا إلى مغفرة من ربكم فلبكن بوشي فلبكن زودا ويلي خوش بن لخواكم كلها شكل دواي مردن تواو أو درجة داخله حتى ليري داوي لي خوش بن لخواكم بويا حسني بصري فرمي أكثروا من الاستغفار في بيوتكم على موائدكم في طرقاتكم في أسواقكم في مجالسكم زۆر داوای لێ خۆش بوون کە لە ماڵەکانتان لە سەر سفرەکانتان لە ڕێگەوبانەکانتان لە بازاڕەکانتان لە کۆڕ و دانیشتنەکانتان بەڵکو خودای گەورە لە گوناهەکانتان خۆش بێ یا ربی خوایە لە کۆتایە داوا لێکەین یا الله يا ذا العرش العظيم ويا ذا الجلال والإكرام يا بديع السماوات والأرض يا منان يا حي يا قيوم ربنا آمنا فاغفر لنا وارحمنا وأنت خير الراحمين ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم يا الله لمن خوش به يا الله هم داوي لي خوشبون ليكين لمن خوش به يا رب العالمين خوايا ارمتيمان بداوي لي خوشبوني زور ليبكين يا إله العالمين خوايا لقناهي مردوكان من خوش به خوايا رحميان بيبكا خوايا زیندوان من سلامتك يا الله قرزي قرزاركان من بوب دروا يا الله شفاي نخوشكان من با يا الله هاتوين تمالكيت والرومان لتويا
ئەوەی هەرگیر و گرفتێکی هەیە بۆی چارەسەرکە یا الله ئەوەی گیراوی هەیە بۆی بەردە ئەوەی دوور وڵاتی هەیە پێی شادکە یا الله آخر کەلیمەمان پێش لا إله إلا الله داوای لێ خۆشبوون بێ لە تۆ یا إله العالمین یا رب العالمین لەو گوناهانەمان خۆش بە ئەوەی زانیومانە ئەوەی نایزانین و ئەوەی بیرمانە ئەوەی بیرمان نییە ئەوەی بە هەڵە کردومانەوە ئەوەی بە ئەنقاست ئەوەی لە سەرەتایە کردومانەوە ئەوانش هێشتانەمان کردووە خوایە لە گوناهە گەورەکانمان خۆش بە و لە گوناهە وردەکانمان یا رب العالمین یا الله بە بەهەشتی خۆت شادمان کە لە تێکڕای سزاکانی خۆت دەربازمان کە یا إله العالمین گەنجەکانمان سەلامەت کە لە گوناه و تاوانەکانی سەردەم ئافرەتانمان سەربەرز و باڵا پۆشکە یا إله العالمین خوایە مسلمانان لە هەموو شوێنی ڕزگار کە لە تەنگەشەکانیان قەیران و کێشەوە لەم وڵاتە و لە هەموو وڵاتێ دوور خەرەوە برایەتی و خۆشەویستی و تەبایی بخەرە نێوانمان یا رب العالمین خوایە بە فیردەوسی خۆت شادمان کە آمین آمین وآخر دعوانا الحمد لله رب العالمين